الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزان وخوشويستانم بخوش حالم كأوزارج بخدمة إوي عزيز وخوشويست جيشتموا يا ربي خداي لد أبارمو بنا وزوانا كانت خويا داولي أكم باسم عظمت يا رحمن يا رحيم يا غفور يا كريم يا حي ويا قيوم ويا بديع السماوات والأرض ويا الله ويا الله ويا الله ويا أكرم الأكرمين ويا أرحم الراحمين ويا ذا الجلال والإكرام. يا ربي خويا لقنا حكاما خوش ببي يا ربي خويا لقنا حكاما خوش ببي يا ربي خويا لقنا حكاما خوش ببي خويا أو توباني كردو مانا خويا لما قبول بك خويا توبة كامان لقبول بك خويا توبة كامان لقبول بك يا ربي خويا أو طاعة عبادتي كأنزامي ددين لتراويحه لشونيجو لذكره لجماعته لو عبادتان خويا هرهم ما لقبول بك خويا همو ما لقبول بك يا ربي خويا أجرتي أو عبادتان كمن بلام خويا توبة زور حسيبك يا أكرم الأكرمين. يا ربي خويا أو دلا بيسو ڕەشانەمان بگۆڕە بۆ بڵێکی پاک و سپی خۆی ئەو دڵانەمان بگۆڕە بە دڵێکی سەلیم بە دڵێکی مطمئینە. یا ڕەبی خۆی ئەو دڵە ڕەشانەمان بۆ سپی بکەیتەوە یا ئەکرەمن ئەکرەمین دڵێکی زیندوومان بدەیتێ دڵێک پڕ خەشیەت و ڕەهبەتی تۆ بێ یا ئەکرەمن ئەکرەمین. یا ڕەبی خۆی حاڵی ئومەتی محەممەد چا بکەی خۆی حاڵی ئومەتی محەممەد چا بکەی خۆی ئاورێک لە حاڵی ئومەتی محەممەد بدەیتەوە خوايا أمتي محمد لو زلتو لو ناخوشيو لو قاتو قري وقراني وآواري نزاد يا أكرم الأكرمين يا أرحم الراحمين. يا ربي خوايا بلطف وكرمي خو دعاء مسلمانا قبولك خوايا دعاء رجوانا قبول بفرمو يا رب العالمين هر مسلمانك هر رجي قريك خوايا هرشتك اللي دعوادك خوايا لي قبولك خوايا لي قبولك يا أكرم الأكرمين. آمين آمين. خۆشەویستانم یەکێک لەو هۆکارانەی کە بەرەکەت دەکەوێتە ژیانمان کە بەرەکەت دەکەوتە ناو گوزەرانمان کە لە ناو بەرەکەتی خی گەورە ئەخولەینەوە شکرانەکردنی ئەو ناز و نیعمەتەیە کە خوا بە ئێمەی بەخشیوە شکرانەکردنی ئەو ناز و نیعمەتەیە کە خوا بە ئێمەی بەخشیوە. ئازیزانم بەڕاستی شکرانەکردنی خوددا لەسەر نیعمەتەکانی زەمانی بەردەوامی نیعمەتەکەی خوددایە بۆمان هەر کاتێک ئەتەوێ ئەو نیعمەتەی خی گەورە کە بە توی بەخشیوە هەر نیعمەتێک بێ بتەوێ ئەو نیعمەتە بمینێ و بە بەرەکەتەوەش بمینێ تۆوەرە شکرانەی بکە چکە بە شکرانەکردنی خوددا نیعمەتەکەت بەردەوام ئەبێ و نافەوتێ و پڕ بەرەکەت و خۆشیش دەبێتن. ئازیزانم جا شکرانەکردنی خودای لەسەر ئەو هەموو ناز و نیعمەتەی کە خوا بە ئێمەی بەخشیوە واللهی ئینسان عاجزە بەرامبەر خی گەورە سان شەرمەزار و ڕوویڕەشە بەرامبەر ئەو هەموو عەتا و ئەو هەموو فەزل و کەڕەمەی کە خوا دایتێ ئێمە. بەڵام داخی گرانم زۆر جاران ئینسانەکان چاویان نابینێ چاویان کوێرە بەرامبەر ئەو هەموو عەتا و بەخششەی کە خی گەورە پێی بەخشیوە چ عەتای ظاهری کە دیارە چ عەتای خەفی چ بەخشش و فەزل و کەڕەمی خەفی خی گەورە کە دایتی عەبدەکە ئەو عەبدە ئاگاشی لێ نییە کە خوا چ فەزلێکی بە پێبەخشیوە چ کەڕەمێکی پێبەخشیوە چ ڕەحمێکی پێکردووە هەر ئاگاشی لێ نییە. جا بەڕاستی ئینسان دەبێ حەمد و سەنای خی گەورە بکە لەسەر هەموو عەتاعەکانی لەسەر هەموو بەخشینەکانی چ ئەوانەی دیارن و بە چاوی خۆمان ئەیبینین چ ئەوانەی کە نادیارین و ئاگاشمان لێ نینە. ئەوتە خی گەورە ئەفەرمی ئەعوذ بالله من الشیطان الرجیم وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم. الله أكبر. ئەگەر ئێوە شکرانەی خوا بکەن ئەگەر ئێوە خەڵکینە هەو مسلمانینە هەو ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم ئەگەر ئێوە شکرانەی خوا بکەن لأزيدنكم خوا ئەفەرمی بۆتان زیاد ئەکەم تخوا حەز ناکەی ئەو نیعمەتەی کە خوای گەورە بەتوی بەخشیە زیاد بێ ئەتو ناتەوێت ئەو نیعمەتە لە دەستت نەڕوا و بەردەوام بێ دەشکرانەی بکە ئازیزم
دەشکرانی خوای لەسەر بکە وەلئین کەفەرتم فإن عذابي ولئن كفرتم إن عذابي لشديد ئەگەر ئێوە بەڕاستی کوفرانەی نیعمەت بکەن کوفرانەی نیعمەت چییە ئەوەی ئەو نیعمەتەی ئیخوایە بەڵام سوپاسی غەیری خودای گەورە بکەیت کوفر لە لوغەی عەرەبی کەفەر یعنی سەتەرە یعنی شاردیەوە شاردیتەوە ئەو نیعمەتە ئیخوایە بەڵام اعتراف ناکە ئیخوا درەوە زەید و عەمرە و نیعمەتەیان پێبەخشیم ئەماڵ و حاڵی کە هەیتم ئی زەید و عەمریە نەیداتە پاڵ ناداتە ڕەب العالەمین کە خوا بوو دڵی زەید و عەمری نەرم کرد کە ئەوە بدرێتە تو ئەگەنە بە حەیاتت چاوت پێ نەدەکەوت دێکەواتە ئازیزانم هەرچێ نیعمەتە ئیخوایە فەزلی کەسی لەسەر نییە وما بكم من نعمة فمن الله وما بكم من نعمة هرچی نعمتا إخوايا فمن الله وإن تعدوا نعمة الله لا تحصوها ئەگەر چی نیعمەتەکانی خوای گەورەش بژمێرن ئەسڵەن بەژمار نایە ئەوەندە زۆرن بەڵام داخی گرانم سان کاتێکەوە شەیتان چاوی کۆرە کرد بەرامبەر ئەو هەموو ناز و نیعمەتەی کە خوا پێی بەخشیە ئەو کات هیچ چاوی نابینی ئەو هەموو عەتای خوایە نابینی ئەو هەموو فەزلی خودایە نابینی ئەو هەموو بەخشینی خودایە کە دای تێوی هەر بەس تەمەشای جسمی خۆت بکە بزانە خوا چ ناز و نیعمەتێکی پێبەخشی چ فەزل و کەڕەمێکی پێبەخشی گەورەترین نیعمەت نیعمەتی عەقڵ گەورەترین نیعمەت نیعمەتی عەقڵ کە بە عەقڵی خۆت هەردەستی دەزولێیتەوە دەڕۆی دادەنیشی نان دەخۆی دەچیتە وەزیفەی خۆت کارێ دەکەی نان پەیدا دەکەی ماڵ و منداڵت هەیە بەڵام تۆ ئەگەر عەقڵت نەبایە ئەوانە هەر هەموو لە هەر هەمیان مەحروم بووی نەدەتوانی ماڵ و منداڵت پێک بینی نەدەتانی کەسابەت بکەی نەدەتانی بە کەیف خۆت هاومشۆی خزم و کەس و کارت بکەی ڕۆن تەمەشای شێتەکان بکەن ئەو شێتانە چیان لە ئێمە نەخوستانە فەقەت عەقڵ محەممەد عەریفی خوا تەمەن درێژی بکە لە یەک لە محازەراتەکانی خۆی دەرێ برادەرێکی من سەردانی شێتخانەی کردووە دەرە کاتێک کە چووتە شێتخانەکەی گوتی تێ مدیری شێتخانەکەی پێم خۆشە شێتەکان ببینم ئەوش پێی پیشانداون ئەو هەموو شێتانە هەرێکی ناو ئەو تەرح و بەزم و ڕەزمەکی تکە گوتی یەک لەو شێتانەی دیتە بۆ ڕوت و خود بوو لەناو بەسوراوە لە ناو شێتەکان ڕوت و قوت کەما خەلەقەه الله کو خوا دروستی کردی ئاوا بێشمەک و بێبەرگ ئەویش گوتی باشە بە مدیری مستەشفایەکە گوتبوو باشە ئەو بۆ شمێکێکی لەبەر ناکەن ئەو بۆ ڕوت و قوت لە دەشمەکێکی لەبەرکەن ئەش گوتی قوربان مامۆستای بەڕێز ئەمە ناتوان شمەک لەبەر ئەو شێتەی بکەین ئەگەر شمەکی لەبەر بکەین یان دەستی خۆی دەخیچێنی یان ئەفەن یان دەیخوا ئەو شمەکەی دەخوا ئەو زولک و بەرگەی دەخوا یان ئەوەتە دەستی یەکێک پێ دەخنچێنی زان ناتوان چەند جار لە بندەستی خەڵکمان لە بندەستی دەرهیناوە کە نەیخنچێنی یان چەند جار لە دەومان ئەو زولک و بەرگەمان دەرهیناوە کە خۆی نەخنچێنیتن عجیب غەریبانی ئەو چی قەوماوە ئەو شێتە پاشان دکتۆرەکە گوتمی دەزانی ئەو کابرای چێ کە شێک بووە پێی ناوەڵە گوتی ئەو باشترین دکتۆری شارەکەمانە کە شێت بووە ئازیزانم بەس نیعمەتی عەقڵی لە دەستدا لە شێتخانەیە کاتێک کە عەقڵی هەبوو لە عیادەی بوو هەزاران کەسیش سڕەی بە مانگ دەگرت هەتا سڕەی بەدەست دەکەت و سڕەی بەبەردەکەت و دەهات فەحسی دەکرد هەر برادەرەکانیوی خەڵک بە مانگ سڕەی دەگریتن هەتا بەس بچی بەبەری کەوی دوو دەرمانی بۆ بنووسی بەس نیعمەتی عەقڵی لە دەستدا ئەوانەی هەموو لە دەستدا ئازیزانم گەورەترین نیعمەتە عەقڵ کە خوا دایتی ئێمە کا شکرانی نیعمەتی عەقڵ کا شکرانی ئەو هەموو ناز و نیعمەتەی خوا دایتێتەوە ئازیزانم خوا دایتێتەوە نیعمەتی کلیە بڕۆ ئەوانەی کە ئەو بەستە زمانانی خوا شیفایان بدە یا ڕەبی کە غەستی کلیەی دەکەن کە کلیەکانیان ڕاوەستاوە بڕۆ حاڵی وان ببینە ئەو زە دەزانی چەندەها ساڵە ئەو کلیانەی تو ئیش دەکە بەبێ ئەوەی جارێک لە جاران شکرانی ئەو کلیەت بکەیت شکرانەی بکە بڕێ خوایە گیان خۆ من هیچ ئاگام لە هیچ نییە بزانە ئەو هەموو نیعمەت و عەتایەت بەخشیتە من ئازیزانم ئێمە زۆر قەرزداری خوای زۆر منەتباری خوای زۆر شەرمەزار و ڕوڕەشی خوای بەرامبەر ئەو هەموو عەتا و بەخشیش و فەزل و کەڕەمی کە دایتیە ئێمە بەڵام کوا شکرانەمان بۆی هەموو ژیانمان پڕ خێر و بەرەکەت بێ کا شکرانەمان بۆی ژیانمان
پڕخۆشی و شادی بێ بۆ ئەو نیعمەتانە بمێنێن کا شکرانەمان نابەخۆی شکرانی کەم دەکەین ئەوەتە خوای گەورە بخۆی لە قورئانەکەی خۆیدا پێمان دەفەرمیتن أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم واشكروا لله إن كنتم إياه تعبدون سبحان الله أفرمي خواي رب العزة أي أو كساني إيمان تنهيناوا كلوا من طيبات بخون لو اشتخوشاني كخواي قورا لو باك وحلالي كدايتي ايوا لو كرزق من بو ناردون واشكروا لله بلام شكراني خالص برابر اوهمو عطاو اوهمو اشتغاني كخواي قورا دايتي ايوا كبيخون لو همو ميوزات لو همو خواردنا شكراني لصبكن يعني أفرميتن كلوا من رزق ربكم واشكروا له بلدة طيبة ورب غفور الله أكبر أفرمي خويا رب العزة كلوا من رزق الله بخون لو رزقاني كخواب ايوي بخشيوا واشكروا له بلام شكراني لبير مكان شكراني اوهم عطاو بخشش ومهرباني خواي قورا بكن بلدة طيبة براسي شارێکی خۆش گوزەران وەڕەب غەفوور و خوایەکی لێ خۆش بوو لێبوردە بەرامبەر عەبدەکانی خۆی سبحان الله هەر کاتێک عەبدەکان شکرانەی ناز و نەعمەتی خۆیان کرد هەم خوش گوزەران و ژیانیان خۆش دەکا هەم لە گوناحیشیان خۆش دەبی بە مجەڕەد شکرانەی تو بۆ ئەو هەموو ناز و نەعمەتەی کە خوا دایتێ تو ئەم شکرانەوە لێ دەکا ژیان و گوزەرانی هەمومان خۆش بێ و پاشان خوای گەورە لە هەموو گوناحەکانمان خۆش ببێتن ئازیزانم ممچینە هەندێکیمان بڵێن وەڵڵاهی مامۆستا ئەخ ئەمە چ برێم شکرانەی چ بکەم چم هەیە شکرانەی لەسەر بکەم هیچم نییە فەقیرم دەستپورتم هیچێکی وەکی ئەوەی کە باسم کرد ئەچێتە لای مامۆستایەکی بەڕێز لای عالمێک و ساڵحێک و پیا و چاچێک ئەفەرمێ خاڵە گیان مامە گیان مامۆستا گیان ئەمن زۆر حاڵم خراپە زۆر فەقیرم دەست کورتم منداڵم زۆرە پێڕاناگەم ماندیم ڕزقم سوارە زۆری پێ دەڵێ زۆر شکایە لە حاڵی خۆی دەکا ئەویش پێی دەڵێ ئازیزم برای عەزیزم حەزت دەکرد کۆرە بای و خاوەنی مەسەڵەن برین 50 وەرەقە بای ناوەڵڵا حەزم نەدەکرد حەزت دەکرد لاقێکت پێوە نەبا و ساحبی 2 دەفتەر بای نەخێر ناوەڵڵا حەز ناکەم حەزت دەکرد هەردوو لاقت پێوە نەبایە و ساحبی 4 دەفتەر بای ناوەڵڵا حەزم نەدەکرد حەزت دەکرد قۆڵەکت پێوە نەبا و ساحبی 5 دەفتەر بای ئیتر ژماردی هەلۆی ژمار ئاخری پێگوت ئازیزم تۆ دەوڵەمەندی تۆ دەوڵەمەندی بەڵام هەست پێ ناکەوی شکرانەی ئەو هەموو عەتا و بەخششەی خوا ناکەی کە هەیتت ئازیزم ئێمە دەوڵەمەندین ئەگەر پوڵیشت نەبێ کورە خۆ سیحەتێکی خۆشت هەیە خۆ دوو چاوت هەیە دنیای دەبینی زبانێکت هەیە قسەی پێ دەکەی دەستێکت هەیە پێی دەزولەی قاچێکت هەیە پێی دەڕۆی ئازیزانم یەک لەو کەسانەی یەک لە عەبدەکانی موسڵمانان خوا بەس خەوی لێستاندووە خەو بەس خەوی لێستاندووە هیچ حاڵی نییە سبحان الله ئەوەندە دکتۆرەی پێ دەکەن ئەوەندە دەیبەنە جێیان ئەوەندە دوعای بۆ دەکەن خەوەکەی ناگەڕێت بەس خەو خۆشەویستانم والله خوا بەس خەو لێ بستین تۆ شێت وار دەبی ژیانت تاڵ دەبی بەس خەو لێ بستین تۆ بەس خەو شکرانی خوا بکەن لەسەر ئەو هەموو نیعمەتانە بەڵام شکرانە چۆن دەکرێ بە سێ مرد شکرانە بەدڵ بە زوبان بە ئەندامەکان چۆن مەرجی شکرانە دەبێ ئەم سێشتەی دێبێتە جێ ئەو زات تۆ بە بەندەیەکی شکرانە بژێر حسێب دەکرێت بە بەندەیەک حسێب دەکرێت کە بەڕاستی شکرانی ناز و نیعمەتی خوات گەورە کردووە مەرجی یەکەم ئەبێ ئەم شکرانە لە ناخی دڵتەوە بێ کە بزانی ئەو نیعمەتە بەس ئیخوایە ئیعتراف بکەی لە دڵ لە ناخی دڵتا هەر بقوڵێت کە ئەم نیعمەتە ئیخوایە و مافی کەسی بەسەرەوە نییە یەک دوو بە زبانیش ئیعتراف بکەی کە ئەو نیعمەتە ئیخوایە و شکرانی لەسە بکەی سێ ئەو نیعمەتەی خوای هەر نیعمەتێکە لە ڕێی خوا بەکاری بینی لەو ڕێی بەکاربینی کە خوا پێی خۆشە نەک ئەو نیعمەتەی لە ڕێیەک بەکاربینی کە خوا پێی ناخۆشە ئەگەر یەک لەو مەرجانەی نەقوستان بۆ تۆ کەسێکی شکرانە بژێر نیت زە بۆ ئەوەی خوا بەرەکەت باوێتە ڕزق و ڕۆزیمان بۆ ژیانمان پڕ خێر و بەرەکەت بێ با شکرانەی خودای گەورە بکەین تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم
السلام عليكم ورحمة الله وبركاته.